وصلى الله على أو بحر نور علم عرفانا كدرك غورنا غير علم الله سبحانه. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. برانی بەڕێزم خوشکانی ئازیز بینەران و بیسەرانی خۆشەویست لە هەر شوێنە هەن، السلام علیکم ورحمة الله. خۆشحاڵم لە زنجیرەیەکی تر لە باسەکانی بەرنامەی خۆراکی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دێنە خزمەتتان. دیارە لە خەڵکانی پێشوە باسی خۆراکەکانی پێغەمبەری خوامان کە صلی الله علیه و سلم کە ئەوانە زۆربەی خۆراکی سەرەکی بوون کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەردەوام خواردوونی. لەم زنجیرانی کە ماوەتەوە ئینشاءالله درێژە بابەتی خۆراکەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە خزمەتتانە. ئەمڕۆ باسی خۆراکێکەکەین کە بەس ناوی خۆراک لەوانەیە ئەگەر لە ماڵی ئێمەیە بە تەنەکە و بە تەنکەر لەمەمان هەڕشت بێ ناوی نەنین خۆراک و زۆری شتمان پێی نەبێ، بەڵام لە ماڵی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەمە خۆراک بووە. ئەگەر 100 ئۆپشن و خیاراتان لێ پرسم نایزانن ئەبێت چی بێ، لای ئێمە خۆراک نەبێ و لای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خۆراک بێ. لەوانەیە ئێمە زۆر جارەگە بە خێزانەکانمان بڵێن چیمان هەیە بیریان نەبێت وەکو مقەبلاتیش ئەمە لەسەر سفرەدانێن، یاخود هیچ کەسێ حسابی خۆراک و تاقەی بۆ بکە، بەڵام غەریبترین خواردنە. سەیرەوە نییە خواردن بێ و مقەبلات بێ و عیلاج بێ لە هەمان کاتە. ئەویش بریتیە لە خەل. خەل لە کوردەواری خۆمانە پێوتێ سرکە. دیارە سرکە لە لای خۆمان لە کۆمەڵەشە دروست دەکرێ، ترێ، خورما، سێو. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم جارێکیان چوو بە ماڵی ئومهانی کچی ئەبی طالب کە ئامۆزای بوو، فەرمووی هەل عیندەکم شەی، هیچ شتێکتان هەیە لە ماڵەوە بیخورێ؟ ئەویش دەڵێ پێم وت ئیلا کیسەڕ یابیسەة وەخەل، هیچمان نییە ئیلا نانەڕەقەمان هەیە لەگەڵ خەلە. سبحان الله. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بۆ شیرینیە، بەو گەورەیە، بۆ عەزەمەتیە، بۆی کە خوای گەورەی توانی شاخەکانی بۆ بکا باڵتون، خوای گەورەی توانی هەموو شتێکی بۆ بکا. ئەڵێ نانەڕەقەش نەبوو سکی خۆی پێتێرکە، ئێستا ئەچێ بەلای ئامۆزایەکی ئەویش تەنها چیشکە بە؟ ئەویش تەنها نانەڕەقەشکە بە لەگەڵ چییە؟ لەگەڵ خەلە. خوا چەندمان ڕۆژانە نانەڕەقا خینە تەنەکەی خۆڵەکەوە فڕێ دەین، حسابی نان و حسابی خواردنی بۆ ناکەین. ئەمە سەمونی دوێنێ ماوەتەوە، ئەمە سارد بۆ تۆ ناخورێ، ئەمە نانی نیوەڕۆی ئەبێ بڕژرێ بەداخەوەڵێم. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئاوا نانی خواردووە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە باسی خەل لە بیستەیە فەرمێ قەڕیبی نزیکی کەرەوە، فما ئەقفەڕ بەیت من ئودم فیه خەل، ماڵ چۆڵ نابێ کە خەلی تیا بێ. سبحان الله. یاخود ماڵێ فەقیر نابن کە خەلیان هەبێ. سەیرەوە نییە؟ ئێمە خەل ئەڵین بۆ مەعیدە ئازاری هەیە، وەڵا زۆر ترشە، وەڵا زۆر تیژە، ناخورێتەوە، لەگەڵ زەڵاتەشا لەو چێوێن پێمان نەخورێت. بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بۆ ئیهتیمام بە خەلەدا، یاخود مەبەستی چییە کەوا فەرمێ باسێکین ئینشاءالله. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ نعم الإدام الخەل، باشترین پێخۆرێک چییە؟ خەلە. ئێمە فێربووین نان بەچیەوە خۆین؟ ئێمە فێربووین نان بە گۆشتەوە خۆین. نان بەچیەوە خۆین؟ دەی بە شلەوە خۆین، بە تشری بۆەوە خۆین. نان بە شتێکی قورس و بە برنجەوە خۆین، بە تایبەتی ئێمە وەکو کوردەواری. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ باشترین پێخۆرێک چییە؟ باشترین پێخۆرێک خەلە. بۆچی خەل چاکە؟ بۆچی خەل باشە؟ چونکە خەل یەکێکە لە مادە دەوڵەمەندەکان بە پرۆتین. سبحان الله. طبیش ساکەنە بۆ تەسەوور ناکە مادەیەکی وەکو خەل پرۆتینی تیا بێ، مادەیەکی وەکو خەل ئەنزیمی تیا بێ، مادەیەکی وەکو خەل مەنگەنیس و مەگنیسیۆمی تیا بێ، مادەیەکی وەکو خەل پۆتاسیۆم و سیلیکۆنی تیا بێ. سەیرە. یعنی تۆ لە خەللا پرۆتین دەربێنی؟ بەڵێ. بەعکسەوە زۆر دەوڵەمەندە بە پرۆتین. خەل نێڵی ئیسال دروست بێ، خەل چۆن تێزابەیەکی بە مادەیەکە تەلمیعێکات و معدەنەکە پاکاتەوە، سوبحان الله ئاو مەعیدە پاکاتەوە.
ئاوا کۆڵۆم پاکاتەوە کە زۆربەی ئێمە ئەمڕۆ مشکلەمان هەیە لەگەڵ چییە؟ مشکلەمان هەیە لەگەڵ کۆڵۆن و پابوونەوەی مەعیدەیە لەبەرەوەی کە مادەیەکی ترشەڵۆکی تایە نایڵێ بەکتریا بنیشێ لەبەرەوە عملیاتی هەزم و هەرسکردن زۆر ئاسانەکا بۆ ئینسان توفەیلیەکان و کڕوەکانی ناو مەعیدە و ناوڕێی خۆڵە ئەکوژێ هەتا خۆی مادەی دژە بەکتریای تایە هەتا ئەو کەسانەی کە دانیان یاخۆ دەمیان تاوان دێتوان قەرەغەری پێ بکەن مادەیەکی بەقووەتە بۆ ئازاری ماسوولکەیە بۆ ئازاری جومگە یەکێکە لە عیلاجە زۆر بەقووەتەکان بچۆ بدۆی خەلا بگەڕێ لە کتێبەکانی توبە بەس لە یەک سایتە زیاد لە 100 بەحث بەس لەسەر خەل هەیە 100 بەحثی طبی بەس لەسەر خەل بەڵێ بۆچی بۆ ڕقبوونی ماسوولکەکان بۆ ئیلتیهابی جومگەکان بۆ زەخت بۆ کۆلیسترۆڵ بۆ شەکرە بۆ سەرما بۆ سوتانە و ئینفلۆنزای قوڕک بۆ قەبزی بۆ لە هەمان کاتشە بۆچی بۆ ئیسهال بۆ ئازاری ناوسک بۆ قورسی هەزمکردنی ئینسان کامڕۆ ئینسانەکان لەبەر زۆر دانیشتن و زۆر بەکارهێنانی سیارە ئەم کێشەیەمان هەمومان هەیە بۆیە بینی لە حتا لە کتێبە ئەمریکیەکانە حتا لە جۆرناڵەکانە ڤینیگەر یاخود خەل حیسەیەکی زۆر باشی بردووە تازە بە تازە توپ کەشفێکە وڵای خۆ ئەمە بەڕاستی معدەنە ئەمە مادەیە چۆن تایاسێ ئەمە بەمان نەزانیوە بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە درێژایی ئەو چەند ساڵە باسی ئەمەی کردووە و سەرنجی ئێمە بۆ خەڵ ڕائەکێشێ هەتا ئێستاکەنە خەل محاولاکەن عیلاجی عوقبی پێ بکەن نەزانن عیلاجی نەزۆکی پێ بکەن خەل بۆ ئیلتیهاباتی جیوب خەل بەکارێهێنن بۆ دەم و چاو ئێوەزان ئەمڕۆ لە طوبە حتا ئێمە لاو سلێمانیە جەڕاحەکان ئەو کەسانی کە تووشی ئیلتیهابی برینەکانە بن یاخود ئیلتیهابی شوێنی جەراحەتە بن ئەزانی بەچی شوێن کاتی خۆی بە کحول ئەیانشت بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم إن الله لم يجعل دواءكم فيما حرم عليكم خوای گەورە دەرمانی نەخستوونەتەوە شتانی حرامی کردووە لەسەرتان لەبەرەوە عەرەق کحول حتا بەکاری ئەوە نایەت دەستی پێ تاقیم کەی یاخود شوێنەکەی پێ پاکەیتەوە پێ بشووی ساکەنە دوکتۆرە جەراحەکان بەچی شوێنەکە ئاشوێنەوە بە خەلی شوێنەوە بە خەڵ پاکێکەنەوە بە خەل تاقیمێکەن لەبەرەوە یەکێکە لە شتە زۆر باریزەکان و کەسانی کە قەڵون خەلە خۆن بۆی کە زەعیف بن ئەو کەسانی کە بێتاقەتی مزمینیان هەیە دیسانەوە خەل چارەسەرێکی زۆر چاکە بۆ ئەوان بەڵە خۆشەویستەکانم حتا خەل تەسیر لە زاکری ئینسانەکە لە زەمەنی جەنجاڵی و سەرقاڵی و بیرچوونەوەیە یعنی حتا ئەو حەددا خەل تەسیری هەیە لەسەر ئینسان نەک هەر پێستی پاکاتەوە بەڵکو و پارێزگاری شێکا لە وەکو دژە خۆرێک لە تیشکی خۆر و پێستێکی جوان و پێستێکی ڕێک و پێک بە ئینسان ئەبەخشێ ئینسان باشە چەند بخوا لە خەل لە ڕۆژەکە ئینسان ئەگەر بتوانێت لە ڕۆژەکە کەوچکێک یاخود دوو کەوچک خەل بخوا باشتر وایە کەوچکی خەل بەسکێکی برسی نەبێ یعنی شتێ لە مەعیدەتا بێ اینجا دوایی خەلەکە بخۆیت لەگەڵ شتێکی شا تێکەڵکەی لەگەڵ هەنگوینایە لەگەڵ سەڵاتایە لەگەڵ شلەیە لەگەڵ مادەیەکی ترا تێکەڵێکی بۆ ئەوەی کە بە ئاسانی بە مەعیدەتا تێپەڕێت و مەعیدە و بشواتەوە و پاکی کاتەوە حتا خەل ئەمڕۆ لەگەڵ هەنگوینا بەکارهێنرێ بۆ دابەزینی وەزن باشە بۆچی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ نعم الإدام الخل ئەگە بیتە سەر حەقیقات پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ ما أقفر بيت من أدم فيه خل ماڵ چۆڵ نابێ ئەگەر خەلی تیا بێ باسمان کرد کەوتمان خورماشێکێکە لەو مادانەی کە ماڵ ئەگەر تیانە بوو ماڵەکە فەقیرن چۆ کۆمەڵێک پێداویستی ئینسانی تایە ئەگەر خورمای تیانە بێ بەڵام پێغەمبەری خوا جارا فەرمێ ئەگەر ماڵێ خەلی تیا بێ چۆڵ نابێ ئێمە ئەگەر کەیبانومان لە ماڵەوە نەبێ ماڵمان چۆڵە بێ وانە کارەبانە بێ ماڵ چۆڵە بێ ئەڵێن کوردەڵێ ئاو ئاوەدانیان وتووە ئەگەر ئاو نەبێ لە ماڵەوە ئاوەدانی نابێ پێغەمبەری خوا فەرمێ ئاوەدانی ماڵ بەچیەوەیە پێم بەس خەلێ هەبوو ئاوەدانە ماڵتە ئەگەر تۆزێ خەل لە ماڵەوە دانیە وتیان ماڵتان چۆنە یان باخەکە چۆنە بڵاو وەڵا الحەمدە ئاوەدانە بۆچکە پێغەمبەری خوا فەرمێ ئاوەدانە لەبەرەوە ئەگەر باخەکانتان بە چۆڵی بەجێهێشت یاخود خانەکانتان بەجێهێشت شی تادا بنێن خەلی تا بنێن بۆی کە چۆڵ نەبێ باشە پێغەمبەری خوا سەن بۆچی باسی ئەمە ئەکا بیزات خۆشەویستەکانم کە ئینسان کاربۆهیدریتە خوات
ئەبێ بە مادەیەک ئەبێ بە ئەسیتۆ ئەسیت چۆری ئەخوات کە شیتەڵە بێ ئەبێ بە ئەسیتۆ ئەسیت پرۆتین ئەخوات شیتەڵە بێ ئەبێ بە ئەسیتۆ ئەسیت هەرسێ ئەم مادە پێکهاتانەی ناو لاشە سەرەکیە کاربۆهیدرێت و چۆری و پرۆتین لە یەک شتایەکە گرنەوە لە یەک نقطەیە هەمان مشتەرەکەن پێوتە چی پێوتێ ئەسیتۆ ئەسیت ترشی ئەسیت خەل ئەو مادەیە سبحان الله خەل ئەتوانێ بگۆڕێ بە کاربۆهیدرێت ئەگەر لەش پێویستی پێ بوو ئەتوانێ بگۆڕێ بە شەو دەتوانێ بگۆڕێ بە پرۆتین کەواتە نەک ماڵێ چۆڵ نابێ ئەگەر خەلیتیا بوو لاشەیەکی چۆڵ نابێ ئەگەر خەلیتیا بوو سبحان الله سەیری ئەم دیقەتە لە حەدیسەکەیە ماڵ چۆڵ نابێ ئەگەر خەلیتیا بێ بالضبط لاشەش تەندروست و باشە بێ پێویستی بە هیچ شتێکی تر نابێ ئەگەر خەلیتیا بێ چی بڵێن بڵێن صدق رسول الله صلى الله عليه وسلم وصلى الله على أو بحر نور علم وعرفانه كدركي غوري ناكا غير علم الله سبحانه والسلام عليكم ورحمة الله وبركاته